سڵاو خۆشەویستان، یەکێکە لە پرسیارەکان دەربارە بە زمانی ئینگلیزیە کە ئایا خودی زمانی ئینگلیزیەکەینەوە. بەڵێ، خودی تایبەتمان هەیە بە ناوی استراتیژی فێربوونی زمانی ئینگلیزی، کاتیایە باز لە هەموو ئەو ڕێگایانە ئەکەین کە پۆلیگلۆتەکان گرتویانەتە بەر و توانیانە نەک زمانێک چەندین زمان فێر ببن. و ڕاستیەکەی من داوام کردبوو لەبەری پرسیاری زۆرازۆرم بۆ هاتبوو کە پرسیارەکانتان بکەن و لێرە ئەبێ ئەو پرسیارانە وەڵام بەمەوە. لە ڕاستیە من چاوەڕێی زیاتر پرسیاری زانستی بووم. هیوام وە ئەوانەی کە ئەم ڤیدیۆیانە ئەبینن بزانن کە من وەڵامی ئەو پرسیارانە ئێمە کە لە کۆمنتەکانان نووسراوە نەک بە مەبەستی ڕێکلامکردن، بەڵام ئومێدەوارم کە جێگای سود و ڕەزامەندی ئێوە بێت. بەڕێزان، کۆرسی تایبەتم هەیە بە ناوی استراتیژی فێربوونی زمانی ئینگلیزی. کۆرسی تایبەتی بەردەوامم هەیە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بە تایبەت گوێگرتن و تێگەشتن لەگەڵ توانای قسەکردن هەر لە ئاستێکی سەرەتاییەوە هەتا ئاستێکی پێشکەوتوو. و لەم نزیکانە کۆرسی فێربوونی وەرگێڕان یان دیپلۆمی وەرگێڕان ئاگادارێکی بڵاوەکەینەوە بە هیوای ئەوەی کە زۆرینەی ئەوانی کە تا ئێستاکە خەریکی زمانی ئینگلیزی بن بتوانن لە ڕێیەوە بڕوانانەیەک بەدەست بهێنن، لە ڕێیەوە لە ئاستێکی ئەکادیمیە فێری کاری وەرگێڕان ببن بە ئومێدی ئەوەی کە سودێک بە کۆمەڵگا و بە خۆیان و بە خێزانەکانیان بگەێنن. هیوام بەردەوامیتانە. هەر سەکوت.